هونەرمەندانی ڕۆژهەڵاتی نیشتیمان هونەرمەند حسێن سەفامەنیش کە یەکێکە لە هونەرمەندە دیارەکان و لاوێکی دەنگخۆش وابڕارەکە کۆنسرتێک ساز بکات لە سنا ئەم بەهۆی کەمی بەشداریکردنی لە کاری هوەری و دەوڵەمەندکردنی ئەرشیفی گۆرانی کوردی لە ڕێگای سوودوەرگرتن لە هونەرە ڕەسەنە کوردێکەوە جارێکی تر کارکردنەوە لەسەری بە شێوازی جوانتر وە هەوڵدانی ئاوازە نوێیەکانیشی بۆی بە شێوازە ڕەسەنە کوردێکە کاری لەسەر بکات بۆ تەجێگای سەرنج هەر لە سەرەتای کاری هوەریەوە هەرگووشە لە ساڵی 2012 خەڵاتی هوەری ماملەی پێبەخشێت کە ساڵانە سازەکرێت ئەو لە ڕێگای کارە هوەرەکانی و توانیوێتی بەم شێوازە سەرنجڕا بکێشێت و هەمیشە لە ڕێگای کارە هوەرەکانی و توانیوێتی ئاواز و مۆزیکی کوردی بە نوێگەری کاری لەسەر بکاتەوە بەڵام بەبێ لە ناوچوونی ڕەسەنایەتێکی کە هەی بووە لە ئێستایم هونەرمەندە بەهۆی ئەم خزمەتە زۆرەی کە کردوێتی بەهۆی دەنگە خۆش و کارە لە پێشینەکانی و کارە ناوازە جوانەکانی و پاراستنی ئەو فۆلکلۆریە ڕەسەنێک کوردەواریە کۆنسرتێکی تایبەت سازەکات لە شاری سنە. هونەرمەند حسێن سەفامەنیش لە شاری سنا کۆنسرتێک سازەکات و پێشوازێکی زۆری لێکرێت با شێوەیەک بە یەکێک لە کۆنسرتە زۆر قەرەباڵغان دایانرێت لە ڕووی ئامادەبوونەوە کۆنسرتەکە بە تایبەتی لە دوای پەتای کۆرۆنا هۆکاری ڕاگررتنی زۆربەی چالاکە هوەرەکان بوو. حسێن سەفامەنیش کە یەکێکە لە هونەرمەندە دیارەکانی ڕۆژهەڵاتی کوردستان و براوی خەڵاتی ماملەیە کە خەڵاتێکی ساڵانەی و دەبەخشێتە ئەو هونەرمەندانی گاچ جێپەنجەی خۆیان لە بواری هوەری مۆزیک و گۆرانی دیاریەکەند و مادونە ناسانەکارەکەن بۆ پێی ئەو هونەرمەندە شۆڵێکی بەرچاوی هەبووە لە بەرەو پێشبردن و پێشکەشکردنی مۆزیکی ڕەسەنی کوردی لە ڕێگای کۆنسرتەکانەوە لە شارە جیاوازەکانی ڕۆژهەڵاتی کوردستان. کورتسات گفتوگۆیەکی تایبەتی لەگەڵ هونەرمە حسێن سەفامەنیش ساز کرد و پێکەوەی بینی. سڵاو حرمەت درەمەڕای ئەزیزان و خۆشەویستان هیوادارم هاینە هەر جایەک خۆش و سەلامەت و سەربەرز بین. ئێمە وەزیفەیەکی دیری من خزمەت و زوانە کوردی و تایبەت موسیقی کوردیە. برای بچووکتان حوسێن سەفامەنیش و گروپ موسیقای حوسێن سەفامەنیش لە چەند شارە کوردەواریمە کۆنسرت خستی منە ڕێ. البته چند شهر که ایشم فقط دو شهری متوانستیم کنسرت بخیم ری یکی شهر کرماشان بی یکی شهر سنه و داخل شهر ایلام جوریک بی که مجوز پیمان نیان حالا به هر دلیلی خوش داشتیم من که لشهری لی تریش ایما کنسرت وری بخیمن مثلا شهری لی جور قروه جور بیجار جور سردش جور مهابا حتی هولیر سلیمانی فرقی نیره ری مگشتی شهر ولات کردواریه ولی و داخل ئەو چشتێکە مدوینم دوای چەند ساڵ خواندن و گۆرانی چڕنیەسە کە موسیقای کوردی و بەتایبەت کۆنسرت کوردی لە شارە کوردەواری غەریبە موسیقای کوردی غەریب و بێکەسە و داخەو هیچ چشتە من نەباید بشم وەلی ئوشم و خاتریەکی مە هیچ پاڵپشتی گولیمان نێوت نە من هیچ خوانندەی کوردێک یە باید بزانی من کە هەڵپەرکێ و حەفلە و شایی بەشێکە لە موسیقای کوردی ولی تەواوە موسیقای کوردی نییە کۆنسردیش بەشێکە لە موسیقای کوردی من فەرە حەزکەم کە لە دەرەوەی وڵات ئەو کوردێلی کە نیشتەجێ ئوروپان نیشتەجێ وڵاتە خارجن پەیوەندی بگرن کە ئیمە کۆنسرت ئەڕایان بەخەیمە ڕێ نەوە داخە و پەیوەندی گرن ئەڕای حەفلە و شایی ئەڕای پێشوازیە خەڵک لە کۆنسرتە کوردی ئێمە فرە خوشحاڵم و جێ شانازی ئەڕای من کە هم لە شاری کرماشان هم لە شارە سنەی قارەمان پڕوەدڵیشم فرە خوشحاڵم کە مردم و خەڵک فرە پشتیوانمان بین هاتن مەخصوصەن لە شارە کرماشانی ما هەوڵ کۆنسرتەکەمان دووربی لە شار حدود 40-50 کیلومتر دووربی لە شار من خۆم واقعیەتی وتم شاد کەس نایە ئەو نیوەی ئەو کەسانێکیش کە بلیت سەرنە نان ولی وەختی کە دی من ئەو جەمعیەتە دی من واقعەن پڕوەدڵ من خوشحال بیم و فرێش قدرت پیا کردم ڕێیەکە لە داهاتوو بتوێنم کارێ لێتر و ئەو چشتی کە هەر کە سەر شانمانە ئەنجام بێم ئەوەی کە خزمەت و موسیقی و زوانە کوردیە لە شارە سنێش کە واقعا من ڕازیم دەستیان خۆش بوو دەستیان ماچکەم هاتن پاڵپشتیماندان ئینشاڵڵا ئیمە بتوێنیم فەرەتر کۆنسرت تا بنیم لە
هم لە کرماشان هەم لە شارە سنە هەم لە شارێ لێتر من چەند ساڵێکە گۆرانی وشم حەز کردمە کە زاراوەی لێکتریش هەمیشە بخوانم فقط زاراوەی زوانە داڵەگیم کە زوان داڵگی گشتمان کە کوردیە زاراوەی من کالهۆڕیە ولی ئەوە نییە دە شتێک گرنگ نییە ڕێمە کە فقط کالهۆڕی بخۆنم من حەز کردم هەوڵدامە سۆرانی بخوێنم هەورامی بخوێنم حتا کورمانجیش بخوێنم لە جای تری شەومە هەم لەکی خوۆنیمە هەم لۆڕی و موسیقا حد و مەرزێک نێرێ سنوور نێرێ من لە کرماشان و دایک بیمە ولی هیچ یاوازیک نێونم لە بینە کرماشان و مەریوان و سنە و هەولێر و سلێمانی گشتمان کوردی خزمەتان ئەرز بکەم کە من لە تاران خەریکم فێرکردنە خەڵک و موسیقا بە تایبەت مەقامات کوردی ئینشاڵڵا لە داهاتوو هەوڵ دێ من کە لە شارێکی تریش بتونیم ئەو کارە بکەین چونکە من فەرە جوان دوێنم کە ئارەزوو هیوایە نەسە بوونە گۆرانی چڕە کورد ئیمە گۆرانی چڕی لە خاصی دەریم ولی وەداخە و منبەئێک نێری من جایەک نێری من کە بچی مۆرە و پێ بیشی ماغا یەک کوردیە یە مەقامی لە کوردیەکی مە بتونیم مەقامی لە بخوانیم ئیمە سەرچاوەیەک نێری من کە جوانەکان بچن وەرە و پێ و تەریقە ئەو سەرچاوە خۆیان فێرە موسیقای کوردی بکەن فەرش حەزکەم لە سلێمانی لە هەولێر لە شارەی تر لە باشووریش کۆنسرتا بنم هیوادارم کە بتوێنی من وە هیوا بڕاستی من و برای لە عەزیزم لە خزمەتە مردمە وڵاتە باشووریش بیمن دەستخۆشیکەم لە تەلەڤیزیۆنە کورسات هیوادارم کامیشەی و پاڵپشتی موسیقیدان ئیران و کوردستان نێری منیمە گشتمانیەکێکی من تەشەکۆرکەم لە تەواوە عەزیزانێکە لێ کۆنسرتە بەشدار بینە چ لە ڕێ بلیتسەنن چ لە ڕێ ئەو ژیانیاری لە عەزیزی کە هەوڵدان ئەو ڕەفیقی لە عەزیزمە کە وەگەردمان زامەت کیشان و ئی کۆنسرتە خستی میێ